بۆ وەرگرتنی بۆ چوونی لایەنی دیکە لایەنی لاهور شێخجەنگی کە خۆی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئێستا بەرێز شادمانی مەلا حەسەن ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە. کاک شادمان زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت بۆ چوونی جەنابەت لەسەر لێدوانەکانی پارێزەر هێرش سەردار چییە؟ فەرموو. زۆر سپاس. وەڵا نازانم ئەو بۆ خۆی هەندێک شتی شکلی گوت، بەڵام ئەمە لە پەیڕەوی ئێمە لە مادەی 12 هەموو بڕگەکان کە ئەوەی ئەو بڕیارێکە ئێمە پێ دەرکرای هیچی ئەم تۆمەتانە ئێمە ناگرتەوە کە لە مادەی 12 دیاری کراوە و ئەوەی کە کرا ئەم شتەکە کرا بە شێوەیەکی عسکەرتاریەت کرا، هێز بەکارهێنرا لە بابەتە. بۆیە ئەوەی کا و دەیڵێتن تەنها وەکو کەسێک تەنها شکلیاتەکە دەڵێتن ئاگای لە مادە و بڕگەکانی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نییە. باشە، لە وەڵامی پرسیارێکا کە بۆ ئەم کێشەیە ئەم دەزانین دادگای فدرالی عێراق ئەم کێشەی لەوێ بوو، دادگایەکی هەولێریش بڕیاری جیا دەرکراوە، یەکێک بە قازانجی بافەڵ تاالبانی، ئەوی دیکەش بە قازانجی لاهور شێخجەنگی تاالبانی. بۆ ئەم کێسە نابێتە دادگایەکی دیکە، دادگایەکی زیاتر سربەخۆیان، دادگایەکی نێونەتەوەی. ئێوە ڕازی دەبن ئەگەر شتێکی واکرا؟ بەڵێ ئێمە ڕازی دەبین، بەڵام خۆی ئێستا لە عێراق سێ شوێن سێ دادگا هەیە. مەسەلە سروشتی عێراق وایە سلێمانی ئەمە دەزانین دادگاکان لێرە کۆنتڕۆلکرابوون. ئەو بەغدا چۆن دەبێت ئەوەی کە ئێمە لە هەولێر کردمە ئەم دادگایە، ئەمە بەخۆی وەزارەتی ناوخۆ معنیە بۆ بابەتەی کە لەبەرەوەی اختصاص مەکانیە لە هەولێر قەزیەک بووە، قەزیەک بۆ مدیر عامێک لە وەزارەتی ناوخۆ بەبێ پرسی وەزیر و بە پێ پرسی مخەول کراوە، ینی ڕێگا پێدراوی وەزیر چووە کتابێکی کردووە بەبێ هیچ شتێک مڵکیەتی حیزبەکە، یان بێن سەرۆکی حیزبەکەی کردوتە یەک کەس لە هاوسەرۆکیەوە. لەوێەوە ئەم قەزیە وەکو اختصاص مەکانی بەرزکراوە بە پێی مادەی یەک بڕگەی سێ لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی بارەگای سەرەکی یەکێتی دەبی لە شاری هەولێر بی. ئەمە سەربەشێکە لە اختصاص مەکانی، بۆیە ئێمە ڕێگامان گرتە بەر و لە پایتەختی هەرێم لە دادگایەکی پایتەختی هەرێم سکاڵامان. بەڵێ، بەڵام پارێزەر هێرش سەردار دەڵێ چونکە شتەکە لە سلێمانی بۆ ئەبێ دادگاکانی سلێمانی ئەو بڕیارە بدەن. بەڵام کاک شادمان دەمویست بابەتێکی هەمان شت بەڵام بە شێوەیەکی تر زۆر لایەن باسی ئەوە دەکەن کە پارتی یان دیعای ئەوە دەکەن کە پارتی دەستی هەبوو لەو کێشەی نێوان لاهور و ئامۆزایەکەی بافێڵدا و بابەتی ئەوەی ژەهرکردن و هەوڵی کوشتن و شتانە کەوتە ناوە. تا چەندێک لایەنی دەرەوە یەکێتی دەستیان هەبوو لەم کێشەیەدا؟ بۆ خۆی ئاساییە هەموو لایەنێکی دەرەچی لە بەرامبەرەکان، ینی لە برێن ڕکابەرەکانی لەسەر کار بکاتن. ینی لە کاتی خۆشی ئەم بابەتە سەرۆکی هەرێم ینی بڕیاری بەنهێنی دوو بڕیاری بۆ بافڵ تاالبانی و وڵات تاالبانی دەرکردبوو کە لەسەرەوەی کە دەتوانن سەرۆکی دەستگای زانیاری و سەرۆکی فەرماندەی دژەتیرۆر لە سلێمانی بگۆڕن و ئەوانی شاتن بە شێوەیەکی هێز ئامادەکردن و کتوپڕی بەسە ئەم دوو شوێنیاندادا و کارەکەیان بە زەبری هێز جێبەجێ کردو. ئەوەش کە مەسەلەی تۆمەتەکە ئەوە هاتە گۆڕەکە مەسەلەی ژەهرە، بەڵام ئەوان پەنایان نەبردۆ هیچ دادگایەک هیچ جژنێکی حیزبی و ئیتر لەو ڕۆژەوە مەسەلە کە دەسەڵاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆری دەکرد لەلای ئەنجومەنی بە سەرکردایەتیە، ئیتر ئەنجومەنی سەرکردایەتی دەتوانم بڵێم لە کار خرا، ینی مەسەلە هیچ ئەو ڕۆڵەی نما کە دەوری هەبیتن لە سەرکردایەتکردنی حیزب و بەڕێوەبردنی حیزب و دەرکردنی بڕیارەکان. کاک شادمان خۆمان دەزانین لە دەستپێکردنی ئەو کێشەیە زۆر هەوڵ درابوو ناو بژوانی بکرێ. پێتان وایە کە لایەنێک دەتوانێت ناو بژوانی بکە و ئەو کێشەیە لە ناوبینی هەردوو وەکو بڵی سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان یان هەردوو لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەر بکرێ و جارێکی تر پێکەوە بتوان کار بکەن؟
وەڵام بەخۆی لایانی ناوژی کات هەبووە هەر هەش ئێستاش هەیە بەڵام دەکرێتەوە سەر ئەوەی لایانی کە بڵێن ئەوەی ئەنجامدەری ئەو کردەوانە چەندە بەرژەوەندی باڵا حیزبەکەی چەند خوێندنەوەی هەیە بۆ واقعی یەکێتی نیشتمانی کوردستان چکە ئەو لەوانەیە بە شێوەیەک بیر بکاتەوە کە پێی وایە ئەگەر ئەو بەرپرسیارەتی یەکەمی هەبی حیزبەکە قەبارەی حیزبەکەی چەندەوی کێشە نیە واقعیش لە کوردستان هەیە بەخۆی ئێستا تا ئێستا کە مەسەلا ئەم واقعی لە هەرێمی کوردستان هەیە دابەشبوونی هێز و زۆرێک سەیطرەکردنە سەر دەسەڵات دێرە و لە زۆنی زەرد و زۆنی سەوز ناوی لە هەرێمی کوردستاندا ئەمانە هەتا ڕادەیەکەوەی دەکە بەڵام ئایا قەبارە و ژمارە و ڕێژەی دەنگ چەند مایان ئێمە لە دوای هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگەکانی زۆر هاتە خوارێ کە ئەو کاتە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕسمی مابوون ینی بە بڕیار و ئەوانە دەرنەکرابن کە ئێمە پاڵپشتی هەڵبژاردنمان دەکردمان دەدا بەڵام ئەوجە بایکۆتێکی زۆر هەبوو. بەهەرحاڵ زۆر سوپاسی بەرێز شادمانی مەڵا حەسەن ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بۆ ئەم وتوێژە. سوپاس.